6 ساڵ بەر لە ئێستا دڕندەیی خلافەتەکەی داعش گەیشتە لووتکە. شەنگال بوو بەشێکی تری زامی قوڵی نیشتیمان. ئەو ڕۆژگارە کە تیرۆرستانی داعش شەنگالیان داگیر کرد، هەزاران هاوڵاتی بێتاوان بوونە قوربانی و زێدی شیرینی خۆیان جێهێشت. خلافەتەکەی داعش سەرانی تیرۆر، پێشەوا و ڕێبەرانی بیری توندڕەوی هەموو جۆرە تاوانی کیان بەرامبەر هاوڵاتیانی شارەکە ئەنجامدا. دوای 6 ساڵیش لەم کارەساتە لەبەردەم مەڵبەندی 24 ڕێخستنی ڕاپەڕین، هەواڵانی یەکێتی چەند ساتێک بێدەنگ وەستان و وەفاداریان بەرامبەر قوربانیانی ئەم کارەساتە پیشاندا. تاوانێکە یەکێکە لەو تاوانە دڕندانێک کە بەرامبەر نەتەوەکەمان وەکو هەر پارچەیەکی تری کوردستان کە ئێستاش پیادەکرا و بۆ پاکتاوکردنی نەژادی گەلی کورد لە هەموو ناوچەکان و ئێستاش بەردەوامە و زامی شەنگال زامێکە کە بەڕاستی ساڕژبوونی تەنها بەوە دەکرێت کە لە ئایندەدا بتوانین چ بۆ گەلەکەمان بکەین هەم لە شەنگال هەم لە شوێنەکانی تر کە قوربانی زۆریان داوە لە پێناو خاک و نیشتیمانەکەی خۆیاندا. بۆی ئێمە چەند ساتێک بە بێدەنجی وەک ڕێزلانێک بۆ قوربانیانی شەنگال لە بەردەم بارگای مەڵبەند وەستاین. هەر لە درێژەی ڕێوڕسمی تایبەت بە کارەساتی سیئاب، فەرماندە و ئەفسەرانی هێزەکانی پێشمەرگە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەو قارەمانانەی بە درێژایی جەنگی تیرۆرستانی داعش لە سەنگەرەکانی پێشەوەی پارێزگاری بوون لە نیشتیمان، یاد و یادەوەری ئەم ڕۆژگارە بەم شێوازە زیندوو ڕادەگرن. ئەمڕۆ ئێمە فەرماندە و کادرانی هێزی پێشمەرگە لە سنووری کارژێرە ڕاپەڕین کۆبوونێتەوە بۆ ڕێزگرتن لە یادی جینۆساید و ئەنفالی برایەزیدەکانمان کە لە درێژایی مێژوو ڕابردوو ئەوە چەندەمین جارە بەرامبەر گەلی یەزیدی بەرامبەر برایانی یەزیدی لە کوردستانی عێراق دووبارە بێتەوە. ئەرچی ئێمە مەسئولیەتی ئێمە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا کۆچیکردن و بەرگریکردنە لە پاراستنی هەموو کەمەنەتەوەیەکان و لە ناویاندا برایانی یەزیدی کە بەشێکی ڕەسەن و ئەساسی گەلی کوردستانن. ئەو بەرپرسیارەتی تەنها بەرپرسیارەتی هێزی پێشمەرگە بەڵکو بەرپرسیارەتی سەرجەم سەرکردایەتی سیاسی گەلی کوردستانە. پشتیوانی تەواوی دووبارە نەبوونەوەی کۆمەڵکوژی و جینۆسایدکردنی گەلەکەمان لە هەر شوێنێکی کوردستان بێت، چی ئێزیدی بێت یا موسڵمانیان کاکەیی، بە هەموو شێوەیەک ئێمە ئەو تاوانە مەحکوم دەکەین و پشتیوانی خۆمان بۆ گەلەکەمان و پارێزگاریکردن لە گەلەکەمان بە ئەرکی سەرشانی هەموو هێزی پێشمەرگە و خۆمان دەزانین. لە سیئابدا کاتێک داعش هێرشی کرد و بەشێکی تری نیشتیمانی شیرینی داگیر کرد، بەشێک لەو هێزانەی ئەرکی پاراستنی سنوورەکەیان پێسپێدرا بوو بێ بەرگری خاکەکەیان چۆڵ کرد. بەڵام لەو ڕۆژگارەشدا کەسانێک لە سنوورەکەدا مانەوە و ڕۆڵی گرنگیان لە پاراستنی هاوڵاتیان دابینی. قادر خۆرانی نمونە یەکێ لەو فەرماندانەی پێشمەرگەیە کە لە سیئاب خۆی و هێزێکی تایبەت بەرگریان لە شەنگال کرد و ڕۆڵی گرنگیان لە پاراستنی هاوڵاتیان دابینی. ئێمە لە منتقەی ڕەبیعەماینەوە هەر لە نیوەڕۆیەوە تقریبا شەڕمان لەگەڵ داعش کرد. ئێمە بێزەکی کەمیش ماینەوە توانیمان بە هەزاران کەس ببینە هۆکاری ئەوەی بە هەزاران کەس زیاتر لە 11-12 کەس کە بە خۆیان شنگالێکان شاهدی ئەوە دەدەن بەلای ئێمەدا تێپەڕی و لێ نەگەڕێم کەونە بەردەسی داعش. ئەگەر بەرگریمان نەکردبایە ئەوانیش دەکەوتنە بەردەسی داعش. هەندێکیان بەلای ئێمە داهاتن، هەندێکیشان ئاوای دیوی سنووری ڕۆژ ئاوا بوون، هێزەکانی یەپەکەش لەوێ بەرگریان لێکردن، هەندێکیان چوونە سەر سیای شنگال و زۆر لە هەواڵانی خۆشمان وەکو یەکێتی مەڵبەندی مووسڵ ئەو یعنی ناکری ئەوە لە بەرساو نەگیرێ بەڕێ ساڵ و پێنجونی کە ئەو کاتی سەرکردایەتی بوو و مەسئولی مەڵبەندی مووسڵ بوو بەخۆی و حیمایەکانی لە ڕێگای ڕۆژئاوەوە چوە سەر سیای شنگال بەرگری لێیان کرد لێ نەگەڕا ئەوانەی کە لە سەر سیای شنگالن داعش بیانگاتێ و لە ناویان بوو. ئەوەی لە ڕۆژگارێکدا ڕژێمی بەعس بەرامبەر کورد لە ئەنفال و کیمیاباران و جینۆساید ئەنجامیدا، دوای زیاتر لە دوودەیە جارێکی تر خلافەتەکەی داعش دووبارەی کردەوە. ئامانجی بەعس و داعش هەرچی بێت، بە هەر ناونیشان و پاساوێک بێت، بە هەر جۆرێک تاوانیان بەرامبەر کورد ئەنجام دابێت، سەرنجامەکەی هەر تەنها سڕینەوەی ناسنامەی ئەو نەتەوەیە کە هەر لە سەرەتاوە بڕیاری داوە پارێزگاری لە خاکەکەی بکات و نیشتیمانەکەی بپارێزێت. هونە ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.